ستا هاوڕێیان ئەم کاتتان باش هیوادارم تەندروست و دەروون باش بن. سایکۆفیر وەک هەمیشە لە وەرزی نوێ وێبینارەکان هەڵسە بەسازکردنی وێبینارێک بۆ دکتۆر خالید عوسمان مامۆستا لە بەشی پەروەردە و دەرونزانی زانکۆی کۆیە سەرپەرشتی بە سەنگاندنی چەندان بەحس و ماستەری دکتۆرای کردووە بەردەوامە. خاوەنی زیاتر لە 20 پرۆژینەوەی زانستیە لە گۆڤارەکانی کۆی و کوردستان بەگشتی بڵاوکرانەوە. هاوڕان وێبیناری ئەم شۆمان وێبینارێکی زۆر زۆر تایبەتە لە ژێرنانوشانی ئاکار لای ڕێنماییکاری دەرونی. مامۆستای بەڕێز ئەگەر ئامادەن بفەرموون. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان عەزیزان، سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان سەلامی خواتانە سەر بێ. من سەرەتا داوای لێبر نەکەم، کێشەی کۆمپیوتەرم هەبوو دوسێ ڕۆژە، هیوادارم چاپ بتەوە تا نەبووە، بەڵام بەعەجەلەی شتێکمان پێکەنا مۆبایل و ئەوانە، جا داوای لێبر نەکەم. باشە بەڕێزان، بەناوی خوای دەبینین ئەو بابەتەی کە لەسەر ڕۆڵی ئاکار لە بۆ بەتایبەتی لە بۆ ئەوانەی کە ڕێنماییکارن لە بواری پەروەردە و دەرونزانی کار دەکەن. سەرەتا پێناسەیەکی دەکەین وشەی ئاکار. طبعاً بەڕێزان وشەی ئاکار لەگەر وشەی ڕەوشت دوو شتی جیاوازن. ڕەوشتەوە شتێکە زیاتر بابرێن لە چوارچێوەی کۆمەڵایەتی زیاتر بەکاردێن، وشەی ئاکار مقابل وشەی ئیتیکی ئینگلیزی بەکاردێنین کە لە کوردی بوویتە ئیتیک. ئەمە هەوڵ دەدەین سەرەڕای ئەوەی کە زانیاری لە بوارەی پێشکەش دەکەین هەمان کاتیشدا بتوانین زمانی کوردی بڕێکپەرەی پێ بدەین. جا وشەی ئاکار لە بۆ ئیتیک بەکاردێنین، مۆرال لە بۆ ئەخلاق بەکاردێنین. ئەخلاق شتێکی فراوانتر و گەورەترە، ئیتیک زیاتر بریتیە لە ئەتاکێتی ئیشکردن و پابەدبوون بە چەند بنەمایە. جا بابرین ئایا ئاکار چییە لە بواری پەروەردە و دەرونزانی؟ خۆی بریتە لە کۆمەڵە بابرێن ڕێسایەک، یعنی مەبادئێک واتوها چەند پێوەرێک و چەند ستانداردێک کە ڕەفتاری ڕێنماییکاران یان ئەوانەی چارەسازن لە بواری پەروەردە و دەرونزانی ئیش دەکەن کاتی کار لەگەر ئەو کەسانە دەکەن، ئەمە پێیاندرێن خوازیار کلاینت، لەگەر کلاینت دەکەن، دەتوانن ئەو بنەما و ئەو ڕێسانە پەیڕۆ بکەن. هەموو هەدەفەکەش ئەوە چییە؟ هەدەف لە ئیشی ئاکار ئەوەیە کە مافی خوازیار یان کلاینت بپارێزی کاتی دێتەلات، هەروەها بتوانی باشترین خزمەتگوزاریشی پێشکەش بکەی بە شێوەیە کە ڕێزگرتنی تێدابی، بە شێوەیە کە دەستپاچی تێدابی، بە شێوەیە کە لێوەشاوی توانای تێدابی. ینی کاتە ئاکار بە شێوەیەکی گشتی بریتە لە کۆمەڵە ڕێسا و یاسا و چەند بابلن ستانداردێک کە ڕێنمایی کار دەبێت پابندی بی کاتی ڕفتار دەکات لەگەڵ خوازیارێک یان کلاینتێک سەبارەت بە بابەتێک بە شێوەیە کە بتوانی باشترین خزمەتی پێشکەش بکە بە شێوەیەکی بابڵێن پاک و بێگەرد و هەروەها بە شێوەیەکی پرۆفێشناڵانە. بنەماکان زۆرن، بەڵام ئەمە کورتی دەکەینەوە بە شێوەیەکی زۆر کەم. ئەوانەی کە پسپۆڕن لە بواری بابڵێن ڕێنماییکردن لایەن زۆر ینی نامۆ نییە، چونکە حتمەن هەندێک دەرس و بابەتیان وەرگرتیە، بەڵام ئەمە گرنگ ینی ئەوەی تیش بدەخینە سەر ئەو هەندێک چەمکە کە پێویستە بەڕاستی ئێمە زۆر گرنگی پێ بدەین. لەبەر هەندێک شت، یەکەمیان ئەوەیە کە ئێمە ئەو ئەزمونە لە وڵاتی ما ئەزمونێکی نوێیە، ینی ڕەگ و ڕیشەیەکی وەکو پسپۆر ڕەگ و ڕیشەیەکی دوور و درێژی نییە، بە وەکو کەلتور هەمانە. تاان پێش ئەوەی بڕێ وەکو پێشەشێکی مێژووی پێشترێ زیاتر ئەوانەی کە ئەو کاریان ئەنجام دەدات مەلای بەڕێزەکان بوون کە خبرە و ئەزمونێکی باشیان هەیە لە بوارێت تا ئێستاشە بەردەوامن، ئەوانەی کە مەلا بەسمانە ئەوانەی کە ئیجازەی علمیان هەیە و ئەوەی لە کوردەواری مەشهورە بە 12 علم بەسمان ئەوانە، و هەروەها شێخە بەڕێزەکان ئەوانەی کە عالیم بوون ئەوانجی بە هەمان شێوە کاریان کردی، ئەوانە ڕۆڵیان بینیە. بەزمە باسی شتێک دەکەین کە بە شێوەیەکی پرۆفێشناڵانە، بە شێوەیەکی زانستیانە، بە شێوەیە کە پسپۆری تێدابیت ئەو شتانە بتوانین ئەنجام بدەین. جاوەکو باسمان کرد زۆر گرنگە پێناسەی ئاکار بکرێت، ئەوەکو باسمان کرد، ینی بریتە لە بنەما، بریتە لە ڕێسا، بریتە چەند یاسا، ئەوانە دەتوانین وای لێ بکەین ئەو کەسێک کە ئەو کاری دەکەی پابندی بەو شتانە هەتا بتوانی ئیشەکەی بەسەرکەوتووی ئەنجام بدات. باشە،
یەکەم خاڵ کە زۆر گرنگە من پێم وایە ڕەنگە لە کتابەکان سەیریکەی هەندێک بنەما بازەکە لەوانە پاراستنی مەسەلەن نهێنیە کە زۆر گرنگە ئەوەیە کە مەسەلەن دەست لە کاری وەرنەدای وهروها عەدالەتی تێدابی وهروها لە هەمان کاتدا سنووری کارەکانی خۆت بزانی ئەو شتانەی تێدای بەڵام لای من بەڕاستی خاڵێک زۆر گرنگە ئەوانەی ئەو بەڕێزانەی کە لە بواری پەروەردە و دەروونزانینێت تکایە ئەمە وەکو گوتمان ئەو ئەزمونە لای من نوێیە لێ کاتی شتێک وەردەگرین ئەوەی ئمە هاوردەی دەکرێت لە دەرەوە بۆمان دێت نابێ ئەو شتە وەرگین یەکسەر بینین لە دەرەوە بینین لای خۆمان ئەو شتەی پەیڕۆکەمڕێن ئەو بیردۆزە بەو شێوەیە دەبی وا بکرێت لە وڵاتانەی کە هاتی ئەوان تایبەتمەندی خۆیان هەبووە لەبەرەوە دەبێت ئێمەش ئەو تایبەتمەندی خۆمان هەبێت هیچ بیردۆزێک مەگەر هەندێک لە سنوورێکی زۆر تەسکدا نەبی هەندێک با بڵێن پێوەر و ستاندار هەیە بەکاردەهێنرێت لەسەر ئاستی جیهان ئەوە پێی دەگوترێت با بڵێن نێو نەتەوەیە یعنی شێوێکی زۆر گشتیە لە هەموو شوێنێک دەتوانانی بەکاربێت تایبەتمەندی کەلتوری پێوە نییە ئەوانە زۆر کەمن لەبەرەوە هەریشێک هەر کارێ بکەی پەیوەندی کەلتوری هەیە دەبێ مەڕەچاوی و خاڵانەکەی کاتە کاتی ئەمە شتێک هاوردە دەکەین ئەو بنەمانە کە لە بۆمان دێ بە شێوێکی پرۆفشناڵی ئیشی لەسەرکە دەبێت بیگونجێن لەگەڵ کۆمەڵگەی خۆمان ئەوجەمە بەسم چی خاڵە گرنگەکە من دەیکەمە دوو بەشی یەکەمیان بەشی دووەمیان ئەوەیە کە بنەماکان باز دەکەین کە زۆربەی هەرە زۆرتان لاتان شاراوەنی و ئەزمونتان هەیە بەڵام ئەوەی کە من باز دەکەم ڕەنگە کەمتر تیشی بخرێتە سەری ئەوش بریتە لەوەی کە ئەو کەسەی دێتە لات چییە تاوان ئەو کەسەی دێتە لات مرۆڤە ئەو کەسەی دێتە لات بەنیازی ئەوەیە تۆ خزمەت گوزاری پێشکەش بکەیت ئەو کەسەی کە دێتە لات چاوی لەوەیە بتوانی ڕێنمایی بکەی هاوکاری بکە بۆ ئیزابی بەسەر ئەو کێشەیان ئەو نەخۆشیە باشە چۆن دەیکەیت ئەگەر ئەتو شارەزا نەبی لە سروشتی ئەو کەسەی کە دێتە لات باشە مەسەڵەن ئێستا تو دەچێ لای هەر وەستایەک مۆبایلێک دەبێت یەک دەرە کاکە وەڵام بەس لە ئایفۆنیش دەکەم ئەو دەرێ لە من لە ئەندرویدیش دەکەم دەرێ فلانیش دەکەم لۆ چونکە بوارەکەی دیارەتە لەو بوارە دەتوانێت خزمەت بکە بە هەمان شێوە ئەو مرۆڤەی دێتە لات دەبێت سروشتی ئەو مرۆڤەی بزانی ئەگەر نەزانی سروشتی ئەو مرۆڤەی چییە بیرکردنەوەی چییە هەست و سۆزی چییە وەکو کەلتور ئەوە باسی جیازی تاکاتی ناکەم وەکو کەلتور ئێمە وەکو کۆمەلگەیەکی ڕۆژهەڵاتی کۆمەلگەیەکی دیندارین کە کۆمەلگەیەکی دیندارین تێڕوانینمان بۆ سروشتی مرۆڤ جیاوازە لە تێڕوانینی ڕۆژئاوا بەڕێزان هەموو بوارەکانی ڕۆژئاوا لە تەوەرەیەک دەسوڕێتەوەیش بریتە لە سەرمایەداری هەموو شتێک کاڵایە هەموو شتێک شاوی کڕین و فرۆشتنە هەموو شتێک بە پارە دەکڕدرێ هەموو شتێک بە پارە دەفرۆشرێت دەبی ئەوەی لە چاو یعنی ئەومان لەبەر چاوبی تەڕشتی زۆر باشیان هەیە بەڵام خراپەکەی لەوەیە وەرزانم مەکسیم گۆرجی قسەیەکی جوانی هەیە دیارە ساڵی 1906 گەشتێک دەکا لە بۆ ئەمریکای دەڵێ هەموو شتێک لە ئەمریکاوی تو خەونی پێدەبینی هەیە بەڵام یەکشتیان هەستکردن بە مرۆڤ بوون ئەوەیان نییە تەمەنەوە هە بەردەوام وبەسم چیەوە خاڵێکە گرنگی دێخمە سەری ئەوەیە ئەو کەسەی دێتە لات مرۆڤە کاڵا نییە چونکە لەوێن دەرێ هەموو شتێک ئێستا تەسەوڕکە ئەوەندە جۆریش لە ژانیان دانایە ئەوەندە پێوەریان دانایە زووش دەیگۆڕن فشاری سیاسیان لەسەر بی دەیگۆڕن هەشتێک بی دەیخنە چارچێویش لە ژان مەسەلەن تو حەزت لێ شتێک کۆکەوە لە ژانێکیان بۆ دانە بیرۆکەکە چی ئەوەیە ئەو کەسە لە وڵاتانی پێشکەوتی ڕۆژئاوا ئەوانە بیمەی تەندروستیان هەیە بیمەی نازانم چیان هەیە ئەو شتانیان هەیە جا کاتی پێویستت بە چارەسەر دەویستی ئەو پارەی وەرگری جا ینی تێڕوانینیان بۆ مرۆڤ وەکو کاڵایە نەک وەکو مرۆڤ لەبەر ئەوە هەموو تێڕوانینی ڕۆژئاوا لەسەر چارەسەر ئیش دەکات نەک لەسەر خۆپاراستن پێش ئەوەی توش بی ئەو خاڵێکی زۆر گرنگە فەرقی ئەوەی هەیە کاتو کارگەی دابنێ دۆمۆکسی کاربۆن و نەخۆشی بڵاو کاتەوە خەڵک تووشی نەخۆشی بێ خەستەخانەی دروستکەین نە ئەوە چارەسەری خەڵکی مەکە لە بیدایەتەوە کار دەکەی لەوێ دامەنێگە دادمە بە ستاندارێک دامنی خەڵک توش نەبی یعنی بیپارێزە لە پێش ئەوەی توش بی ئەو تێڕوانینانیان نییە لەبەرەوە بەداخەوە یعنی بەشێکی زۆری کاتی ڕەفتار لەگەر مرۆڤ دەکەن زیاتر لەسەر ئەو تێڕوانینەی تەماشا دەکەن من بیرم ساڵانێک لە ئەمریکای بوو لەگەر برادرێک چوونە خەستەخانەی سڕەمان وەرگرت تقریبا 2 هەفتەی پێچوو چوو فەحسی کرد سەرما بوو مانجی تقریبا 2011 ئەو دەورەی بوو بەفر و دەوردە دەباری لە شمالی ئەمریکای بوو دکتۆرەکە لێی پرسی من لەگەری چوم گوتی
لكيوا ملي جاني ذاك فقيري او سوفاني ملي وازاي زور قلت والله فتره سيسار روجا قلت بيش اوي بي امريكاي او نخوشت هبو امش قلت داوا برنا كم ناتوان علاج كم خواه في سبي يعني لسر اساسي مروفبون نيه لسر اساسي مروفاتي نيه لسر اساسي شي قازانز بنا ماندرا لو او خالي باسكم تكايا كاتي سيري مروف دكي كم زاد بالتمشاك او مروفا نەک لەسەر ئەساسی ئەوەیە ئەو کەسەی دێتە لا سەرچاوەیەکی دارایی چەندت پارە بۆ دێنی چەند پارە بۆ دەبا ئەو خاڵێکی گرنگە و کار لەسەر ئەوەی بکە خەڵک خۆی بپارێزی نەک خەڵک خەڵک چارەسەر بکە پێستا دەبینی لە کوردستان ئەوەندەی خەستەخانە هەیە ئەوەندەی سەیدەلی هەیە ئەوەندەی نازانم مختبەرات هەیە وەڵڵی وە دەزانی خەڵک هەمی نەخۆشە بەق بڕواتان هەبی ئەوەندەی بەس لە شتەقامێکی کوردستان دکتۆری لێ بڕواناکەم مڵکتێک ئەوەندە دکتۆری هەبی بوونی دکتۆر بوونی خەستەخانە بوونی دەرمان نیشانەیەکی باش نییە ماناوێ ملەتە نەخۆشە ملەتێکی تەندروست نییە طبعا خۆشتێکی باشێت و خەستەخانە بەڵام بەو دەرەجەش نە بە هەمان شێوە دەگەڕێمە سەر خاڵەکەی ئەو مرۆڤەی دێتە لا تکا لە سروشتی بکە تێگەیشتن لە سروشتی ئەو مرۆڤە زۆر هاوکارە بۆ بتوانین چارەسەری پێشکەش بکەین چونکە بەشێکی زۆری لەو نەخۆشیانەی کە ئێمە ناوی لێدەرێن نەخۆش خۆی شلەژانە ئەمریکیەکان دەرێن شلەژان و بریتانیەکان دەرێن نەخۆشی ئێمە هەر شلەژانەکەمان پێ جوانترە لەبەرەوەی چونکە کەسێک دووچاری دەبی و ئەگەری ئەوەی هەیە دووچاری ئەو شلەژانە بی چاش دەبێت لەبەرەوەی نانێ شەی نەخۆشی سلبیە دێ لەسەر شلەژان ئەو مرۆڤانەی کە شلەژانیان هەیە و دێنە لات ئەگەر تو لە سروشتی بدەیت دەتوانێت زۆر بە ئاسانی هاوکاری بکەیت باشە جا با بزانێ پێکاتەکانی سروشتی مرۆڤ چییە مرۆڤ لە سێ پێکاتە پێک دێت پێکاتەی یەکەمیان بریتە پێکاتەی جەستەیی دەبێت پێداویستەکانی بۆ دابین بکرێت چونکە هەندێک جارۆیە کابرا تووشی خەمۆکی وە ئێم و چینیە بەخوا هزار دوعای لۆ بکەی هزار بردۆزی لۆ بەکاربینی سیبیتی و نازان چیرۆکانی سوودنی ماشەکەی بێت چادێت سەرچاو هۆکارەکەی داراییە ڕەنگە تو بتوانانی تۆزێک لێی کەم کەوێ بەڵام چارەسەری ناکەم هەوڵ دەدەین بنبڕیکەی پێویستە جەستەیەکان بریتیا و ئەوەی ماسلۆ هەمووتان دەزانن پێداویستی فیسیۆلۆجی و هەست بە ئەمن و ئارامی هەست بە بوونی خۆن و ڕێزگرتنی خۆ ئەوانە هەمووی تێدا ئەوانە دەبێت دابین بکرێت بۆ مرۆڤ پێویستە جەستەیەکانە تەناوی لوتکە نەبی بەدەستێنانی خود تێکەڵێکە دێنە سەر پێداویستی باڕێن سروشتی دەرونی مرۆڤەکان دەرونی مرۆڤ ئەوەیە کە ئێستا هەموو بردۆزەکان ئیشی لەسەر دەکەن وەی کەم بردۆز هەیە هاوڕابی لەسەر تێڕوانینەکەی هەر مەدرسەیەک دروست بووە مەدرسەکەی پێشەخۆی ڕەشکردیتەوە یانەوە تا ڕخنەیەکی توندی لێگرتێەوە بە بیرۆکەی نوێ هاتیە تەمان هەمویان بەشێکی ڕاستیان لەگەرە هیچ بردۆزێک ڕاست نییە و هیچ بردۆزێکیش هەمووی ڕاست نییە و هیچ دۆزێکی هەمووی چاود نییە بەڵکو بەشێکی ڕاستە سنوورێک ڕاستە لە کاتی شتێک ڕاستە مەسەرەن ئەو کێشانەی کێشەی کارامەین بردۆ ڕەفتاریەکان بە جوانی چارەسەری دەکەن بەڵام ئەوانەیە کە پەیوەندیان پرۆسەی عەقڵی و ئەوانە هەیە ناتوانانی چارەسەر لەوێ دەچێ بردۆزەکانی معرفی کۆگنیتیڤ زانستی هۆشتانە لەبەرەوە دەبی بزانی سروشتی مرۆڤ کە پێکاتەی دووەم بریتە لەلایەنە دەرونیەکان زۆر گرنگە لە لایەنی دەرونی مرۆڤ بکەیت مرۆڤ پێویستی بە ڕێزگرتنە پێویستی بە متمانەیە پێویستی بە خۆشەویستی هەیە پێویستی بە ئەو کۆمەڵە چەمکانەیە کە ئێمە لە بواری پەروەردەی بەکاری دینیە لە بواری دەرونی بەکاردنی دێنێ پێکاتەی سێم کە ئەو پێکاتە بەداخەوە بزرگوە کارل یۆنگ کتابێکی هەیە هیوادارم ئەو کتابانە ئەگەر دەستان کەوی بە عەرەبی هەیە بە ئینگلیزی تاوان خۆی کتابەکەی کە پێشەوەی وفاتی بکە داوای کرد ئەو کتابە لە بانقی دانەوە بزان لە بانقی سویسرا دانرا بوو ساڵی 2006 دۆزیانەوە دی بڵاویان کردەوە لەبەرەوە هیچ ناوی نەبوو کتابەکە بەرجی سۆر بناوێ لێنا کتابی سوور ڕێد بوو الكتاب الأحمر کارل یۆنگ بخینەوە ئاماژە بە هەندێک شت دەکا بەو لایەنانە ئیدی بەڵام کابرا من بە زەندەی من تاوان کابرایشی زۆر بلیمەت و بەتوانا بووە دوێر بووە بەڵام نەیگەشتەوە ئاستی بتوانانی دان بە هەندێک شتێ بنێ لەو کاتەی دیار بوو وەکو هەموو وڵاتێک ڕەنگە جۆرێک لە دیکتاتۆریەتی زانستی شەبی خەڵک نەتوانی ئەوەی کە باو بۆ ئەو کاتە بێ ڕخنەی لێ بگریان بیرۆکەی نوێ دەربخەنە وێرە نازانم بۆ کارەکە چ بەسە ناوەێکدانەوەی منە بەڵام کتابەکە زۆر خۆشە کتابێکە کە شایستەی ئەوە ئینسانی بخوێنتەوە تا بتوانانی شارەزای هەندێک ڕەهەند شتی وابی جا ئەو لایەنانە لایەنی ئێستا بەتابەتی لە ئەمریکای لایەنی سپریچوالیتی یعنی لایەنی ڕۆحی خەڵک دێ ئیشی لەسەر دەکات بەڵام بە شەرمەوە بەڵام ڕەهەندە ڕۆحیە حەقیقیەتەکەی
ئەوە فرامۆشکرا چونکە مرۆڤ کەمە دەرێن سروشتەکەی ئەوەیە سێ پێکاتی تێدا پێکاتیە لەوانە پێداویستی تایبەتی خۆی هەیە دەبێت بۆی دابین بکرێت پێداویستی جەستە یەکانە ئەو پێویستە خواردن و خواردنەوە پشودان و ژیانی هاوسەری و شتانەی هەبێت پێداویستە دەرونیەکان هەز بکاکە بەشێکە لە کۆمەلگاوی ئینتیمایی ماسۆ مەسەڵەن ڕێزگرتن لە خۆت متمانە بەخۆبوون نرخاندن یعنی کۆمەڵە چەمکێکە لەو بوارە دەرونیانەکە پێویستە ئەمە کاری بۆ بکەین ئەوەی ڕوحیەکە بەداخەوە ئەوە کارکردنێکی کەمی لەسەر کراوە و هەروەها لەبەر ئەوەی چونکە زانست بەداخەوە زانست پێناسەیەکی زۆر مادی سنوورداری بەخۆوە گرتیا ناتە چوارچێوەی کە ئەو شتانەی لە سەرووی کاوشەی زانست بەکاردێنین بەڕێزان تەنها لە چوارچێوەی ئەو شتانە دەکۆڵێتەوە کە بەرجەستە و مادین و دەتوانێت ڕاستەوخۆ بپێورێ و دەتوانێت دووبارە بکرێتەوە و دەتوانێت تێبینی بکرێت ئەگەر ئەو سێ سیفەتانە تێدا نەبوو دەشتێکی علمینە و دەیبەنە سەر بابەتی خەیاڵی و بابەتی سەروی مەسەلەن میتاکۆگنیشن و یعنی ماوەڕاء الطبیعە دەیبەنەوە سەرەوەی شتێکە لە دەرەوەی سنووری سروش دابێ على ئاساس ئەوان وەکو غەیب بڕوایان پێ نییە بەڵام بوونی هەیە جا بوونی هەیە بەڵام خۆ هەموو شتێک ئەمە کە درشی پێنەکەی مانەوەیە بوونی نییە مەسەڵەن ئەم زۆر جارم نەیلۆ تەلەبان دیرمۆدەم هەمومان خەونی دەبینین زۆر بەمان خەونمان دیتە پاش ماوەیەک ئەو شتە ڕوویدایە لێکدانەوەی چییە باشە تەفسیری مادی ناکرێت چونکە ناکرێت ئەتوو ڕووداوێک ببینی هێشتا ڕوونەدا چونکە لایمە ڕوودا و بریتە لەو گۆڕانکارەیە ڕوودەدا لە کاتێکی دیاریکرا لە شوێنێکی دیاریکرا ێ باشەوە نە کاتەکە ڕوویدا هاتیە و نە شوێنەکەش دیارە و کەچی ڕووداوەکەی دەبینی چۆنەوە ڕوویدا علم ناتوانانی تەفسیرکە بە تایبەتی دەروونزانی جاوان هینایتە سەر پاراسایکۆلۆجی بتیانە سەر و بابەتەی ڕوح عالەمێکی غەیبە بەڵام پێویستی تێدا هەیە ئێمە وەکو موسڵمان کابرایەک کە دێتە لات بڕوای بەخوا هەیە تووشی کۆمەڵێکش لە ژان بووە ئەو خاڵی کە ئیشی لەسەر دەکەی زۆر گرنگی شتەکەی مانای ژیانی بۆ ڕووکەوە ڕۆلی مرۆڤ لە ژیاندا چییە ئەتوو ئەگەر لە ڕوونکەوێ مرۆڤ جێنشینە لەسەر زەوی خوا ناردیتی بۆ ئەوەی ئەو زەویە و گەردونەی ئاوەدان کاتەوە نەک تێشی بدا خوای خۆش بێ ژینگەی خۆش بێ خەڵکی خۆش بێ سروشتی خۆش بێ ڕقی لە شت نەبێتەوە ژیان بۆ ئەوەیە تۆ بتانی سەرمایە کۆکەی بۆ ئاخیرەت ئەو نەوعە کەسانە تێڕوانینانە کۆمەڵە چەمک و بەهایەکی تێدا دەتوانی یارمەتی بدەیت لە چارەسەرکردن ئەمە هەدەفمانەوە نییە کابرا بینیم بیر و باوەڕ و عەقیدەی بگۆڕین لە دینێکەوە بۆ دینیشتنەوەی شیمە نییە بەڵام ئەمە چونکە بە حکمی ئەوەی کە کورد زۆرینەی هەر زۆری مسلمانە ئەمە لەگەڕوانە ئیش دەکەن ئەگەر لەگە غەیریوانیش بکەی ئەوەش هە بڕوایان بەخوای هەیە کاتە خاڵە تەوەرەیەکە بریتە لە خوددا کە کابرا بڕوای پێ هەیە دەتوانی وەکو چکە ئیشی ما ئەوە چێ بگەڕێن لە دوای حاڵی بەهێز چییە بۆ ئەوی بتوانین یارمەتی ئەو کەسێک دەی کە دێتە لات جا ئەو سێ چەمکەی لە ئەو سێ پێکاتەی سروشتی مرۆڤ لە بیر مەکەن پێکاتەی مادی جەستەیی تەعەن لاشەیە بە کوردی پێکاتەی دەرونی وهروە پێکاتەی لە گیانی یان ڕوحی ئەو سێ پێکاتە دەبێت مرۆڤی ڕێنماییکە شارەزابی وە من پێشنیاری ئەوەش دەکەم بەڕاستی ئەوانەی کە ڕێنمایی دەکەن لە دین شارەزابن لە سیاست شارەزابن لە فەلسەفە شارەزابن لە ئەدەب و هونەر شارەزابن چونکە بەڕاستی کاتێک تو ڕێنمایی دەکەی ڕێنماییکردن لە حەقیقەتدا لە ڕاستیدا ئیش و پێغەمبەران ئەتو کە چۆن بتوانانی ئەو ئەرکە گرانەی لەسەر شانتە جێبەجێ بکەی و نەشتوانی کابراایك بێتە لە چۆن بتوانی هاوکاری بکەی یعنی تو تەسەورکە کابراایك دێتە لە خاصە لە کوردەواری خۆمان ئێستاەوەی باوە يعني حالەتی نەک حالەتەوە لە حالەت دەرچوە بوویتە دیاردا پەیوەندی نێوان تاکەکان و لەگەر جن و علاقەی لەگەر جن و شتانە تۆ ئەگەر معلوماتێک نەبی لە دین شارەزا نەبی ناتوانانی ئیشی توش ئەوەیە کە یەکێک ڕوو تێدەکات ئەرکە لەسەرت وەکو ئەرکەشی ئەخلاقی دەبێت تو هاوکاری بکەی یعنیەوە مافێکی تاکە چونکە تو خەریزی تو ئامادەکرێ بۆ خزمەتکردنی خەڵک لەسەر شاند واجبە تو هاوکاری بکەی نارێ وەڵام من نازانم شتانە بێ خۆت ئامادەکەی چونکە تو بێ ئامادەکار بی ئەگە خۆت ئامادەکاری نەکردی چۆن دەتوانی هاوکاری بخۆ قەیدی ناکە هەندێک حالەت هەیە تو تەخەسوسی تۆ درێ بابە تەحویلی لایشکە دەکەی بەس خۆ ئەوش دەبێ ئامادە بی لەبەرەوەی بەڕێزان زۆر گرنگە تۆ بتوانی ئەو سێ پێکاتە لەبەر چاوی خۆت بەرجەستە بکەیت کاتی یەشێک دێتەلات بۆی بتوانی هاوکاری بکەیت چونکە تۆ ئەگە سروشتەکەی نەزانی چۆن دەتوانی هاوکاری ئەو بەسیترین شتە بەسیترین شتە لەبەرەوە دەگەڕی خاڵە بەهێزەکانی ئەو کەسە دەبینیەوە هەنی زۆر گرنگە
یەکێک بڕوای بەخوای هەبی کاتی دێتەلات فەرقی هەیە لەگە یەکێک بڕوای بەخوای نەبی لەبەرەوە تێڕوانینی جیاوازە بیرکردنەوەی جیاوازە ئامادەیە زیاتر ژێر لێ ڕاگری چونکە ئەتوو ئەگەر کابرا زانیت بیر و باوەڕی چییە دەتوانی بیر و هزر فکرەکەی بەکاربیێنی بیگۆڕی کابرا ئەگەر تو شارەزای نەبێ ئەگەر تو لە ئەمە نارم بە فەیلسوف بە شتێک لە فەلسەفە بزانە نارم بە سیاست مەدار بە شتێک لە سیاست بزانە ئەمە نارم تو بەم مەلا بەرە شتێک لە دینداری بزانە لەبەرەوە زۆر گرنگە یعنی بەڕاستی یعنی پێویستە ڕێنماییکاران خۆل ببینن لەسەر ئەوەی مەسەڵەن کێشەی خێزانی تۆ ڕێنماییان دەکەیت شلە ژانیان هەیە کێشیان هەیە چۆن دەزوانی ئەگەر نەزانی پەیوەندی نێوان ژیانی هاوسەری چۆنە نەزانی ئەرک و مافەکانی چۆن دەتوانی یارمەتی بدەیت لەبەرەوە زۆر گرنگە بەڕێزان وا بکەن ئەو جوانە بە شێوەیەکی گشتی من باسم کرد ئێستا دێمە سەر هەندێک لە با بڵێن ئەو ئاکاری توێژەری ڕێنمایی کاریان توێژەری دەرونی فعن بەداخەوە ناوەکان تا ئێستا جێگیر نەبوو هەندێک من ڕێنمایی پەروەردەی هەندێک توێژەری دەرونی هەندێک چارەساز ئیدی ئەوەشمان لەو مشکلانەیە کە هەمانە یەکەم شت بەڕێزان پاش ئەوەی ئەوە گوتمان لە سروشتی دەگەی لە بابەتەکەی دەگەی دێتەلات تۆ فۆرمێکی دروستەکەی لە سروشتەکەی دەست بە چارەسەرکردن دەکەی کاتی ئەو شتانە دەکەی دەبێت و بزانی ئەو شتەی کە تو ئەنجامی دەدەی شتێکی پیرۆزە یعنی مهنەیە پیسەیەکی پیرۆزە ئەو شتانەی دەگەی بێزگە لەوەی مقابل ئەوە کە سەرچاوەیەکی داراییە بۆ خۆت بەڵام مهنەیەکی زۆر پیرۆزەت و لەگەر مرۆڤ ڕەفتار دەکەی یارمەتی مرۆڤ دەدەی ئەوە وەکو فیتەری سیارە وەکو مۆبایل و لاپتۆپ نیە جیهازێکی دابنێ شتێک دابنێ چکە تو ئەگەر مرۆڤێکت هێناوە سەرڕێی ڕاست مرۆڤێکت چاک کردەوە کردە سروشتی خانەوادەیەک ئاسوودە دەکەی ئەو خانەوادەیە کۆمەلگاشی ئاسوودە دەکات ئەو کۆمەلگا دەبێتە میلەتێکی ئاسوودە زۆر گرنگە قەت تاک بەکەم مەزانە چونکە لەوانەیە ئەو تاگە ببێتە سەرکردە خەڵک لە ژێر سێبەری بەحەسێتەوە مالیزیا تەنایەک سەرکردەی تێدا مەهاتیر محەممەد بزانە چەند پێشکەوتون ئەدی مێژوو لە دنیای گەلە نیلسن ماندێلا یەک تاکە نەفەر بوو توانی هەموو شتێک بکە بەڵام ئەوەی کردی بە لێبوردەی مێژوشی زۆر قسمداری تۆمار کرد کە هەموو مرۆڤاتی شانازی پێ دەکەن لەبەرەوە زۆر گرنگە یعنی هەر تاشێک کاتی دێتەلات وەکو میلەتێک تعامل لەگەڵ ئەو زۆر گرنگە چکە میهنێکی پیرۆزە لەبەرەوە یەکەم جا دەبێت بزانی پیرۆزی لە ئیشەکەی تودا هەیە کاتی ئەنجامی بدەیت ئەوەی دووەمیان یەکێک لەو بنەمایە یەکێک لەو پێکهاتانەی کە ئاکاریە کە ڕێنماییکار دەبێت بیزانێ ئەوش بریتە لە نهێنی پارێزی کۆنفیدەنشیاڵەتی بەڕێزان ئەوەیان زۆر گرنگە ئەمە ساڵێکیان بگیرم دێ چەند دە ساڵێک پێش ئێستا زیاتریش حالەتێکی ڕوویدا کە هیچێک دەچێتە لای لەو ڕێنمایی کارانە نهێنیشی خۆی لای بازەکە متمانەی پێدەکە بەس درێ شتەی باسمەکە ئەو تەمان پێش ناکە بیری بینتەوە بەڵام دیارە هەروای گوتێ دیارەویش بە نیەت پاچی خۆی چۆنە ماڵێ باسی کردە و ئیدی تا عەسری نەگەیشتە عەسری هەموو منتیقە زانیبان کەیشتە حەدی ئەوەی کە ژیانی کەت بە مەترسی بە هەر نوعێکە بیدوا خوا ڕەحمی کرد ئیشەکە حەل بوو بەڵام هۆ کارەکەی چ بوو ڕێنمایی کارەکە نهێنیەکەی نەپاراست لەبەر ئەوە نهێنیەکە نەک دەبێت هەر لەگەر خۆت بیپارێزی نابی لە خۆت زیاتر کەسکە بزانی حتا ئەوەی کە ئیشرافیشت دەکات ئللا مەگەر ئەویش بەشێک بی لە پرۆسەکەی ئەو قەیدناکە ئەو دەتوانی بزانی بەڵام ئەوکانی کەس نابێ بزانی نابێ بە هێمایەک بە ئیشارەتێک بە هەر معلوماتێک بیدەیت چونکە دەجاروێ دەرێ مەسەڵەن یەکێک ناوی سیروانە کوڕە دێتەلا دەرێ وڵای کوڕەکە نارێ کوڕەکە دەرێ ڕەگەزی نێرە و بەسین دەستی پێکردێ لەوی زیاتر کەسکەن لەبەرەوە هەندێک جار ئیشاراتی شەلەوەی بیکە ڕەقەم و شتێک خەڵک نەزانین چونکە ئەو پاراستنە لەوانەیە ژانی ئەو کەسە کەوتە مەترسی چونکە هەندێک حالەتەیە من لە کۆمەلگەی شەرقین هەندێک حالەیە ترسناکە دەبێ ئاگادار بین باش ئەویان گرنگە دەبێت هەموو تایبەتمەندیەکانی ئەو کەسەی دێتەلات بیپارێزە و شەی لۆ کلایەنت بە کوردی خوازیار بەکاردێنین شوێکی کوردی جوانە ئەویان زۆر گرنگە ئللا لە هەندێک حالەت نەبی مەسەڵەن وەکوتی ئەو کەسە هەندێک ئیشارەتی دا کە زیان بخۆی یان بە کۆمەلگای بگەینی ئەو حالەتانە دەبێت ئاگاداری لانی پەیوەندیدار بێتەوە ئەوانەی کە ڕێنمایی دەکەن ئەویشانە دەزانن یان هەندێک شتێ لەسەر داوای خۆی دەڵێ مەسەڵەن ئەو شتێ بە فلان کەسی برێ پێم باشە ئەویش ئاگادار بوو لەسەر داوای ڕەزابوونی خۆی وەزدا توش دەزانی ئەو زانیارە زیان بە کەسەکەی ناگەینی زیان بە خێزان و بنەماڵەکەی ناگەینی زیان بە کەس ناگەینی کەواتە دەتوانی توش ئەو شتانە بکەی ئەنێ ئەو شتانە لەو حالەتانە دەکرێت خاڵێککە کە زۆر گرنگە ئەوەیە کە کەسەکەی کە
ڕێنمایی کارەکەی کە ئەو ئیشەی ئەنجام دەدا دەبێ بەڕاستی کابراچ و لێوە شاوت یعنی کارامەیی هەبی بەلانی کەم 4 ساڵی خوێندبی وەروە خۆلی دیتبی چەند خۆلی تایبەتی دیتبی لەو بوارانە ئەو بەتابەتی ئێستا هەندێک تەکنیک و هەندێک بردۆزی نوێ هەیە بەکاردێن دەبێت خۆلی لەسەر دیتبی چکۆ ئێمە ڕەفتار لەگەر مشک و پشیلە ناکەین ڕەفتار لەگەر دار و لەگەر مەشینی سیارەوانە ناکەین لەگەر مرۆڤ دەکەین لەبەرەوە زۆر گرنگە ئەو خاڵە ڕەچاوکەی کە ئەویش بریتە لە لێوە شاوەی یان تارامەی ئەو کەسێک کە هەیبی خزمەت گوزاریەکان پێشکەش دەکات ئەو دەبێت خاڵیشکەش گرنگە یعنی ئینسان ڕانەوەستی بڵێ وەڵام من ئەوەندە خوڵم دیتەوەی تر تەواو دەبێت بە بەردەوامی خۆت ئەپدێتکەی و خۆت یعنی زانی چۆنە ئەگەر پیشەکەت خۆشویست چێژی لێ دەبینی لەبەرەوە ڕاناوەستی بە تەنها بە بابرێن شتێکی سادە بە شتێکی تەنها خۆلت ببینی 4 ساڵ تەواکەی در واز بینی نە بە بەردەوامی خۆی ئەپدێت دەکات خۆی لێ دەکاتەوە تا بتوانانی زیاتر خزمەت بکات پەیوەندیش کەشی بریتە هاو پەیوەندی یعنی لە نێوان تو لە نێوان ئەو خوازیارە ئەو کەسێک کە دێتە لای خاڵەکە زۆر گرنگە ئەویش پێویستە ئەوەیە کە یەکەم جار دەبێ تو زۆر بابەتی بی خودی نەبی یعنی مەشاکلی خۆت علاقاتی خۆت لەگەر ئەوەی شتی شخصی نەبێ ناو بابەتەکەی وەروە پەیوەندەکەشت پەیوەندێکی پرۆفشناڵە بی یعنی تاوانە من لەگەرەوەی نیمە تەنها لە سنتەرەکەی یان لە ئەو شوێنی کە کاری تێرەکەی پەیوەندی لەگەری هەبی بەڵام دەبێ ئاگادار زۆر بە حەزەر بی لە دەرەوەی ئەو سنوورەی هەندێک جاروێ پەیوەندیەکە زیان بەوی دەگەینی بە خۆشت دەگەینی بێ ئاگاداری و حالەتانە بی تەنها ئەو پەیوەندیە لەو سنوورە پرۆفشناڵە بی کە لە نێوان تو ئەو ڕوودەدا هەروە سنووری ئەخلاق ینی سنووری نەبڕی هەروها زیان بەویش نەگەینی لەو دروستکردنی ئەو پەیوەند بەتابێت هەندێک جاروێ پەیوەندیەکە پەیوەندێکی سۆزداری ئەو هەرنابی یان بەکارهێنانی ئەو کەسا بۆ هەر مەبەستێک یەکو تیجارەت و بازرگانی یان ئەنجامدانی کار و ئیشێک کە شتانە نابی بە هیچ شێوەیەک بەکاری چکەوان ئەو پەیوەندیانە دەوێت پەیوەندیەکە تەنها پەیوەندیی پرۆفشناڵی بێت شتێکش هەیە خاڵشکەش هەیە ئەویش ئەوەیە دەبێت بە هیچ شێوەیەک زیانی پێ نەگەینی بە هیچ شێوەیەک یعنی کار بۆ ئەوەی نەکەی زیانی پێ بگەینی زۆربەی جاریش تەوان ئینسان ئەگەر لە منتیقەیەک ئیش کرد و لەو منتیقەی خۆی مخۆرکەکە دەناسی هەوڵدە لەگەر خزمە نێزیکەکانت ئەو ئیشانە مەکات چونکە بە حکمی سایکۆلۆژیا لانی دەرونی لەوانەیە ئاشنابی لەگەرت خۆش وایە ئینسان جەماعەتی سلێمانی دەچنە هەولێرە لای دکتۆری ئەوان هەولێرە دەچنە لای سلێمانی تەنها جێگۆڕینەکەیە فەرقەشی ئەو تۆ نییە بەڵامی دی دەرونی ئینسانی گڵی دوور دەرمانە لانی سایکۆلۆژیا ئینسانە تاسیری گەلێک زۆرە خۆشتان دەزانن پلاسیبۆ یەکێک لەو چارەسەریانە بەکاردێنن کە ئەسڵەن هیچ دەرمان شتی تێدانی وە کاریگەریشی هەیە لەبەرەوە ئەوانە گرنگتر دەبێت ئاگاداری بین و هەروەها دەبێت ئیشیش بکەی لەسەر خۆشگوزەرانی ئەو کەسەی کە دێتە لات ئەوە زۆر گرنگە ئەوەشیان یعنی ئیشی تو ئەوە نییە بەڕێزان بەڕێکەی مشتری نییە تا علاکەی دەکەیت کارەکە دێرە دروست خۆش بی بڕوە نا چونکە کارەکەی تو ئەو کاتە دەست پێ دەکە کاتی لە سنتەر دەستە دەرێ دەسێتە ناو کۆمەلگا نەمگوت ئیش پێغەمبەرانە چکە تو مرۆڤێک دروستەکەی یان مرۆڤێک تێک دەکەی ئەگە مرۆڤێک دروستکەی بنەماڵەیەک خێزانێک گەڕەشێک شارێک ئاوادان دەکەی بەخوا یەک نەفەر هەیە وڵاتێک کاولەکە جەنگی جیهانی دۆم لەسەر گەنجێک بچۆ داخوازی قسەیش کرد ناداوای کردن لەو عسکەری وتیان بەژن کورتە نازانم بابەتێک بوو لەوانە ئیدی چوو ئەو وەختە ئیمپراتۆری نەمسا سەردانی سربیا دەکات دەماسی دەندێکوشی ئیدی شەڕ دروست بوو حربی عالەمی یەکەم لەسەر ئەو شتانە دروست بوو وانە گرنگن یانە ئینسان قەت تاک بەکەم مەزانە زۆر گەورەیە تاک لای خوای زۆر گەورەیە ینی ئەوەندە گەورەیە تەمان هەمووی چکە ئیمان عەلی قسەیەکی زۆر جوانی هەیە تانی وەکو حکمەت وەریگری دەفەرمێ مرۆڤ دوو جۆرن ئەوە تەیە برای دینیتە یان ئەوە تەیە برای لە ئادەمی براینە یعنی ئەلدرێ الإنسان نوعان إما نظير لك في الخلق أو يأخذ لك بدين نظير لك في الخلق يعني أو تبراي دينيته يعني أو تبراي آدمية جار دوشت يعني تو هر كاتك رفتاري شجان خدمتك بالراس قوي بدا سباتشي بروفيشنالي بيركشتكي أو كسيش هر كسيك بسودي لي ودقري وخدمت كدني مروف إيشي ما أما وكو رين مايكار وكو پرورد ناس وكو درون ناس وكو هوانه إيشي ما خدمت كدني مروفا
ئەمە خزمەت وەکو تەبیبەکان چۆن هەر کەسێک بچێتە لای چارەسەری دەکە ئێمەش بە هەمان شێوە دەبێ هەر کەسێک ڕوومان تێکە دەبێ ئێمە چارەسەری کەین بە پێی توانە و هەروەها فەرق و جیاوازی نەکەین خاڵە گرنگە خاڵێک کەش ئەوەیش ئەوەیە ئەمن تا حدێک لەگەریمە تا حدێک چەندە بە مطلقی قسان ناکەم ئەویش ئەوەیە بریتە لە سەر بەخۆیی بڕیاردان باشە مەبەستمان چێ لە سەر بەخۆیی بڕیاردان کە ئەو کەسەی دێتە لات ئەگەر هاتوو کەسەکە تەمەنی یعنی گەورە بوو توانای بڕیاردانی هەبوو کەسێکی عاقڵ بوو توانی هەستی بەرپرسیارەتی هەبوو ئەوشتانەی هەبوو خۆی بڕیار بدا لە سەر شتەکان ئایا بەردەوام بی ئایا بەردەوام نەبی شتەی داوا لێکرێت جێبەجێبکان جێبەجێ نەکە بەڵام هەندێک حالەت هەیە دەبێ مەسەلەن یعنی دەبێت بە ناچار بکرێت مەسەلەن ئەوانەی کە پێویستیان بە عیلاجی دەرمانات هەیە یان بەوەی کارەبا هەیە تەمەنەوانە ئیشین گۆنیە بەڵام ئەنگۆ لەگەر ئەو سایکاتریستانە ئیش دەکەن ئەوانی دکتۆری دەرونینە قەبیبەکان هەندێک جاروێ ئیشان لەگە دەکەن بەشێکن دەبن لەو پرۆسەی جا لەبەر ئەوە دەبێت بەڕاستی لێ بگەڕی خۆی بڕیارەکەی بدا بەڵام چ کاتێک وا دەکەی ئەو کەسە گوتمان توانای بەهێڵگرتنی بەرپرسیارەتی هەبی تەمەنی ئەوەندە هەبی بجوانە لە ئیشەکان بگە بزانی ئاکام و شتەکانی ئەو بڕیارەی چێت تەنی بزانی ئەو شتانە چیە لۆی ڕوون بکرێتەوە هەموو شتەکان بزانی ئەو کاتە بڕیار دەبێتە بڕیاری خۆی ئەگەر نا مەسەلەن دایشی بابی کەسە نێزیکەکانی دەبێت ئاگادار بن بەڵام بە شێوەیەکی گشتی ینی دەبێت ئەو کەسەی دێتە لات خۆی خاوەنی بڕیارەکەی خۆی بەردەوام دەبیانە بەڵام وەکو گوتمە من زۆر لەگەڵ شتێنی چکۆ زیاتر تێڕوانینێکی ڕۆژ ئاوایە زیاتر شتێکە ئەوان پابندی هەموو بنەما ئیداریەکان دەبن ینی شتێکە مادام یاسا و قانون مقدسە من ناگەر بزانم کابرا ئەو بڕیاری دەدا زیانی پێدەگا بەخۆی بەڵام بە خەڵشکە ناینەهام ئەوەش ڕێگا پێ نادەم چکە من بەرپرسم لەوەی نەوان لەو تێڕوانی ڕێگاین دەروزانی ڕۆژئاوە تاک مقدسە بە خۆی چەکە با بکە مادام زیان بە خەڵک ناگەنی بەڵام نەخێرەوە بزان مێشێک زیان بەخۆ دەگەنی وازی لە ناینم بەڵام بەکو گوتم بە سوورێکی پرۆفشنالی و پسپۆڕانە کاری لەگە دەکەم نەک دەستێوەردان شتێکیکەیە شتێکی کەشەیەک لەو بنەمانە هەیە ئەویش دەبێت بریتە لە عەدالەت باش نابێ ئەمە لاجیریمان هەبی لایەنگری نە لایەنگری ئەمە بە هەڵە تەرجەمە دەکەن شەی تەحەیوز بە ئینگلیزی پێ دەڵێن بایاس ئەمە دەڵێن لاجیری لایوی دەگری ئەوە نابێتە لایەنگر دەبێتە لاژیر بەس لایەنگر نە لایەنگرۆ تو تەئیدی دەکەی هانی دەدەی پشتی دەگرێەوە شتێکیکەیە لاژیری نابی ئەمە هەمان بی تان دەبێ عەدالەتمان هەبی فەرقی بە هیچ تایبەتمەندێک ئەوە کوڕاوە کچەوە فەقیرە و دەوڵەمەندە ئەوە فەتشارەوە فڵانە کرد دەبێ ئەو شتانە بە ئەوانە نابێ فەرق و جیاوازی تێدا بکرێت ئەو خاڵە گرنگەوە هەروەها نابێت تحەیزیش تێدا بۆ نمونەیەکی خەڵکی منتقی خۆمانێکێک دەیناسی نێچێک ئەوانە یان لە نێوان بەراوردکە ئەو شتانە نابێت کە بە هیچ شێوەیەک ئەگەر زانیت ئەو ینی ئەگەر لۆیش ینی ئەگەر خەڵکی منتقی و خزمی نێزیک بوو نەیکەی باشترە لەبەرێ چووکە ڕەنگە نەتوانی هەندێک ڕاستی هەیە پێی برێ ئەو وەختە ینی لەوانەیە زیانی پێ بگەنی لەبەر ئەو کارێک لەوانەیە بناسن لەوانەیە شار لەسەر دروستکەن کۆمەڵە شتێک لەو بابەتەی لەبەرەوە بڕێزان عەدالەت زۆر گرنگە کاتێت و بەکاری دێنی و هەروەها نابێ فەرق و جیاوازی بکەی بە هیچ شێوەیەک نابێ لاگیری بی بابەتێکی کەش هەیە ئەویشیان کە بریتیە لە باڵێن سنووری پیشەکەی خۆت وەکو باسمان سنووری پیشەکەی خۆت بە حەقیقەت پەیوەندی تو لەگەر ئەو کەسێک کە دێتە لاتکە ئەوە پێ دەڵێن خوازیان ئەو سنوورەیە پێکەوە دەتان بەستەوە سنووری تو ئەوەیە لە چوارچێوەی ئەو بینایی کە تو ئیش دەکەی هەچەندە پێ وەکو گوتمان هەندێک حالەت هەیە دەتوانی بەڵام ئەو حالەتانە دەبێت دراسە بکرێ و بە ئاگاداری ئەو شوێنەیە کە ئیشی لەگە دەکرێت چکە هەندێک جاروەیە دەبێت و بە دوواداچوون پێ فۆلۆ بۆ ئەی بزانێ ئەو کەسە چا دەبیانە بەس دەبێت بە ئیتفاقات بی بەشتی ڕسمی بی نابی لە خۆتەوە بی چووکە ئەتو ناکرێت شێماڵی کەسێک داخ و بابی لێ بەتابەتی ئەگەر ڕەگەزی نێربی ڕەگەزی مێبی یا ڕەگەزەکان پێچوانم بە هەڵنەوەیەکە دیوانە ئاگادار بی کەواتە دەبی سنووری شەکانی خۆت بزانی و هەروەها ئەگەر لە بیدایەتەوەش کە دێتە لات ئەو خوازیارایان ئەو بەڕێزەی کە دێتە لات دەبێ هەندێک زانیاری بێ مثلا من فڵان کەسم خۆ پێ بناسیێنی ئیشی من ئەوەیە من لەو بوارەی دەتوانم هاوکاری بکەم ئەو سنووری کارەکانی من شتێکی خراپ نییە چکە لەبەر زۆر شت ئەوە وەکو لەوە پاراستن یعنی شتێکی کەش هەر گرنگە لەوانەیە ئیش بریتێ لە ئەگەر شتێکت نەزانی
یعنی بتوانی با بڵێن بابەتەکە بەسەر قورس بوو یان شتێکت نەزانی بپرسە، یعنی دەتوانی ئیستیشارە بەو کەسانە بکەیت کە عادەتەن ئەتو لە هەر شوێنێ بکەیت کاتی ڕێنمایی دەکەی یان چارەسەری پێشکەش دەکەی مشکلێکت هەیە دەتوانی پەیوەندی بەوێ بکەیت، یعنی ئەوە گرنگە کاتی توش ئیشراف دەکەیت پەیوەندی بە یەکێکیەوە بکەیت کە داوای ئەو ڕاوێژکار ئیشی لەسەر بکەی ئەو شتێکی ئاساییە هەدەفەکە چییە تا بتوانی باشترین خزمەت بکەیت. هەندە جاروێ لە کەم حالەت هەیە دوو کەس دەتوانن ڕێنمایی کەسێک بکەن ئاسایی، بەڵام ئەوە لە حالەتی دەبێت هەمویان ئاگادار بن کاتی ئەو شتانە ئەنجام دەدەن. ئەو خاڵێکی کەشکر گرنگەوە بەس باسم کرد لەوێن دەرێ گوتمە ینی کاتی ئەمە شتێک دەکەین کەلتوریە دەبێت شارەزای کەلتوری کەسەکە بیکەتی بێتەوە. مثلا زۆر جاروێ ئەوانی کە خود دەکەنەوە ئەوروپین یان ئەمریکین دێن کەلتوری خۆیان باسەکەن دەبێت تەماشای ناو چاوی کەسەکە بکەیت دەبێ واقعی ئەوان لە لایمە ناکرێت تەماشای ناو چاوی ڕەگەزی بەرامبەر بکەیت، ینی لایوان ڕێزە تەماشا بکەیت لایمە نەڕێزە ڕێز نییە، یعنی کەلتورە چه علاقەی لەشێکی محایدە، بەڵام ئەمە قیمەمان دایتێ ئەمە لە باگراوندی خۆمان لە تایبەتمەندی خۆمان ئاوایە، یان مەسافەی زۆر نێزیک نابی لەوان بی مثلا ئەمە لە کوردەواری خەکە برادرەکە ڕەگەزی نێر لەگەڵ ڕەگەزنێ کزە دەست سەمری دەکا و دەستی دەگوشی برادری تو خۆش لە باوەشی دەکا ئەوە کەلتوری مەیە بەس لە کەلتوری هەشتیوانیە درنابێ دەستی لێ بدەی نابی وا بکەینە، ئەن هەندێک شتێک کەلتورە دەبێ شتانە بزانێ دەبێ شتانە بزانی ئەو کەسەی کە دێتە لا بەتابەتی مەسەن ئێستا ئەوانەی لە کەمپەکانن بۆ نمونە عەرەبەکانی خۆمانەوانی دەربە دەربوونە یان عەرەبەکانی سووریان یان کوردەکانی سووریان یان ئێزیدیەکانن یان زۆرن یانی ئەوانێ هەندێکیان مەسیحیەکانی مسلمانە هەرێکە تایبەتمەندی خۆی هەیە دەبێ شتانە شارەزابی کاتی دەی ئەو شتانە ئەنجام دەدەین. بڕێزان یعنی شت زۆرە باسی بکەی بەڵام من لەوەندەی ڕادەوەستم بزانم نیش ساعتم ئاوا کرد جا ئەگەر بتوان پرسیارە شتێکتانێت تا بتوانم وەڵامتان دەمەوە ئەگەر نا من تەواو بووم سپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتەی ڕەخسانتان و خوا جزای خێرتان داتەوە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. دەستەکان خۆش بێ خۆما مەستەجان بەڕاستی وەبینارێکی زۆر تایبەت بوو بابەتەکەش زۆر تایبەت بوو و بەڕێزیشتان تایبەتترتان کە لە باسکردنی کە ئەوەندەی کە بەوردی گوێمگرت بەجددی زۆر بە جوانی و ینی بە قاڵبێکی کراوە نەک بەوەی بڵێ قاڵبێکی داخراوت خستبیتە ئاکارەکان و خاڵەکان بە شێوەیەکی زۆر کراوە گشتی باست لێوە کرد ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام ئەو بوو کە باست لەوە کرد کە دەکرێتن ڕێنماییکاری دەرونی هەم جیالەوەی کە زانیاری ئاینی هەبیتن پێویستە زانیاری فەلسەفە و هونەری و ئەدەبی و زانیاری کولتوری و نەریتی ینی چواردەور و ئەوانی دیکەش بزانیتن کە ئەوە خاڵەتی زۆر گرنگ بوو پێم سەرنجی زۆر ڕاکێشام دەستەکانت خۆشبی بەڕاستی زۆر بە جوانی باست کرد هاوڕیان ئەگەر ئێوەش پرسیارێکتان هەیە بفەرمون مامۆستا ئامادەیە لێرە. سلام علیکم باشی مامۆستاگیان. سلامت بیا خۆ سپاسان دەکەم وڵای جەماعەت نازانم ئەوە مایکەکەی چیەکە من داوای لێبر دەکەم سەمە سپیکەری نییە جێ مۆبایلەکەم لە خۆم نزیک کردەوە داوای لێبر دەکەم. ئاساییە دەستە خۆش بێ ئوستازگیان بابەتێکی زۆر گرنگە بۆ ئەوانەی توێژەری کۆمەڵایەتینیان باری دەنوزانیان تەواو کردووە بەڵام لێرە نەبوونی ئەم هەموو زانیاریە و نەبوونی نەزانیاری لە خودی کەسەکانە تا ئەو کەسەی کە دەروونزانە یان توێژەری کۆمەڵایەتیە یەکێک لە هۆکارەکانە و فرە زانیاریش هۆکارێک ناگەڕێتەوە بۆی کە پەش و بڵاوبوون و زۆرترین زانیاری کە تۆ ناتوانانی سرنجێکی تەواو بە شێوەیەکی ئەکادیمی بابەتەکەت بە دروستی بگەێنی بۆ منە کەسێکی وەکو تۆ دکتۆری ئەزمون و زانیاری باش تەیە لەم بوارە هیوادارم پێشنیاری چەند کتێبێکی ئەکادیمی بکەی بۆ ئێمە تاو پێمەش بە شێوەیەکی ئەکادیمی کارەکان بەڕێوە ببین. ڕاستە ئەم نیو ساعتە سوودمەند بووین لەو شتە بەڵام ئەگە بمانێت بە دوواداچوونێکی باشتر بکەین زانیاری باشتر و تەند ئەکادیمیتر مامەڵە لەگەڵ پرۆسەکە بکەین پێویستیمان بە معلوماتی زیاتر و گشتگیرترە بۆی هیوادارم ئەگەر ڕێنەمایەکمان بکەی بەوەی کە کۆمەڵێ کتێب دیاریکەی بۆمان تاو پێمەش سوودمەند بین و بتوانین بە شێوەیەکی ئەکادیمی مامەڵە بکەین. زۆر سپاس دەکەم. سلام و دیوە خۆ سپاس وڵا بە زۆر بە کورتی ئەمە تەمان بە کوردی کتابمان نییە
بەداخەوە بەڵام کتابێک هەیە ئەمە بەکاری دینین لە کۆیە زانکۆی کۆیە ئینشاڵە دوایی ڕسمی بەرگەکەتان لۆ دەنێرم لە ڕێگای کاشکاری باویش لێتاندانتوان داولۆ دیکەن کتابەکە باشە باسی بنەما شتی چاک دەکا و کتابێکی ینی ئەستوریشە بەڵام تاوان بە عەرەبیش هەیە بەس بەداخەوە بە کوردی نییە جا ئینشاڵە سودمەند دەبن دەستۆخە ئێستاز خۆلوشتی لەم جۆرە ناکەنەوە تاوەکو بتوانین مە سودمەند بین خولێکی تقریبا مانگیەک بێ بۆ ئێمە بتوانین سودمەند بین لەو جۆرە پلانە چکە ڕاستی سە تۆڕی کۆمەڵایی تەکنۆلۆژیای ئێستا ئێستا تۆ لێرە هەموو وێژە لە ئەم چوار پارچەی کوردستان دەتوانین هەمومان گوێمان لێت بین و سودمەند بین بەڵام من یەکێکم لە گەرمیانمەوە تۆ لە کۆیاییکە لە هەولێر پێم وایە نەتوانین وەکو پێویست بتوانم زانایی لە تۆ وەرگرم نەتوان بگەمە کۆیە بەڵام لێرەوە خولێکمان بۆ بکەیتەوە ئیتر لە بێبەرامبەریش نەبێ چکە ئێمە هەدەفمانەوەی معلوماتمانە بێ توانین سودمەند بین لە پرۆسەکە و بتوانین بە شێوەیەکی ئەکادمی مامەڵە لەگەڵ پرۆسەکە بکەین چکە بەڕاستی تا ئێمە گەورەترین گرفتمان دەرونی و گرفتی دەرونی زۆر کەوتۆتە ناو خێزان کۆمەڵگا مناڵ هەموو شتێکی بەستووە بۆی هیوادارم خۆڕاکارێک بکەیت بەڵکو خولێکی لەم جۆرە بکەیتەوە بۆ شوێکی باشتر بتوانین بچینە ناو کارەکەەوە واللهی جا خۆی داواکاریەکەت زۆر بەجێیە بەس خۆی عادەتەن ئەو خۆلەدەویەشێک سەرپەرستیاری بکە ئەگەنە ینی بڕێەوە تەمان مانگەک زۆرە دەکرێت ئەو خولە مەسەلەن 3 ڕۆژ بکرێ بەس دەبی یەکێک سەرپەرشتی بکە یەکێک ڕێژی بخە یەکێک خۆ مامۆستایەکیش دابی بکە ینی هەیە مەسەلەن کەسی بەتوانامان گەلێک زۆرە لە ئێستا الحەمدولله هەیە وڵاو دەرسا پێشترێ دەخیندرا لە زانکۆی کوێ پێشترێ دەخیندرا بە حەقەت دەخیندرا بەڵام وا بزانم 1-2 ساڵ دەمەنهەجی نوێیاندانە دەرسیان نادا دیارە لە دەستی قەرەبیان کردیتەوە بەڵام ئەو دەرسا وەکو دەرس دەخوێندرێت کە ئیفێکی ینی دەخیندرێت ئەویان پێشنیارێکی باشە بەڵام خۆتان ئەنگۆ ئازابن بزانە ئەو ڕێکخەرانەی ئەو دیداریان ڕێکخست ئەوان بتوان سەرپەرستی بکەن ئەگەر 3 ڕۆژی نەبێ 2 ڕۆژ هەر باشە بە شێوێکی ئەکادمی تر زیاتر و سەرچاوە و زیاتر گفتوگۆ و ڕێکخستنێکی باشتر بێ پێم شێش چاکە دەست خۆش بێت زۆر سپاس ئەگەم هیوادارم ڕێکخراوەکەیش بتوانین هاوکار بێ لەگەڵتانە سپاسی ڕێکخراوی فێرەکەم زۆر سپاس كاكتور السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. السلام عليكم. أو ذكر من فيديو كي لابم أوابي جملة راجل عصايبي. بەڵێ مامۆستا دەکرێ هذا باش سپاس عنك. كاك دكتور أزيدنا بيتم بشارك مبو. فرم. ئەگەر بزانین ڕاوێژکارەکە ناتوانێت مەسەلەن بە شێوەیەکی لێهاتوو کار بکە یان ئەگەر بزان پێشێلکاریەکی ئەخلاقی پیشەیی ئەنجام داوە ئەو کاتە ئەتوانی مەسەلەن ڕاپۆرتی لەسەر بکەی ئەو پرسیاریەکەم وا پرسیارەکان ڕاستە چکە پرسیارەکان ئەو پرسیارێکی گرنگە ئەگەر بزانی مشریفەکەت ئەگەر بزانم ڕاوێژکارەکە ینی مەسەلەن ئێمە یەک دقە ڕاستێک یەک دقە ڕاستە ئەو کردمە سپیکەر ببوورە فەرمو کاکتۆر ئەگەر بزانم مەسەلەن لە شوێنێکە ئیشەکەی یان لە فاوندیشنێکە لە شوێنێکە ئەگەر بزانی ئەو ڕاوێژکاری هەر هەمان ئیشی تووەکە ئیشی ڕاوێژیەکە بۆ دەرکەوت کە ڕاوێژکارەکە ناتوانێت بە شێوەیەکی لێهاتوو ئیش بکە یان ئەگەر بزانم پێشلکاری ئەخلاقی پیشەی ئەنجام داوە ئەو کاتە تۆ من ئەو ڕاوێژکاری تێناگەم چکە ڕاوێژکار ئەمە ئەگەر چکە ئەمە کاونسلەرمان هەیە یعنی ڕێنمای کاونسلەر ڕێنمای کار ڕێنمای کار منیش ڕێنمای کارم ئەویش ڕێنمای کارە چەند ڕێنمای کارێکی لێ ئەو شوێنە دانێ لەوانە لە ڕێنمای کارەکان ناتوانێت ئیشەکەی بەباشی بکە یان پێشلکاری ئەخلاقی پیشەی ئەنجام داوە ئەو کاتە مەسەلەن لەسەر من پێویستەکە کە راپۆرت بۆ ڕێخەرەکە ئامادە بکەیت ینی پێی بڵشتێکی وایە خاڵ لە خۆ دەگرێت مەسەلەن دەکرێت و پەیوەندی لەگەڵ کەسەی چیە ئەگە برادری نێزیکت بی دەتوانانی مەسەلەن لەوانەیە ئایا ئەو کەسە لە بەرچێوی شەی دەکات چکە هەندە جارۆیە لە نەزانیتی هەندە جارۆیە لەبەر ئەزموو کەمیتی هەندە شتێ نازانی
ئەگەر ئەو شتانەتان پەلە نەکەی لە بڕیاردان عادەتەن پەلەکردن ئاکامەکەی باش نییە باشتر ئەوەیە تێبگەی بزانێ هۆکارەکەی چییە ئەگەر کەسەکە برادری نێزیک بوو ئوسلوبی جیاواز ئەگەر کەسێک تەنایشی لەوێ دەکرد جیاوازترە عەجەلەی مەکە لە بڕیاردان چکە لەوانەیە هەندێک شتەیە تو بە زاهیری پێت وایە شتێکە تا دڵنیا نەبێ ئەو کاتە دڵنیا بوو ئەوەی کە تو لەژێر دەستی ئیشەکەی لەگەوی گفتوگۆ بکە ئەو بابەتەی لەگەر باس کە برێ شتێکی وا هەیە پێم وایە شتێکی وا هەیە پێم خۆشە تێبینێکی بکە بەو شێوەیە مۆزوعی راپۆرت نووسینەوە شتانە بڕێک لێ دوورکەوە چونکە خۆش راپۆرتەکە نیە راپۆرتەکە مەبەستم ڕێک دقیق ئەوە بێ کە بە نووسرا و لەسەری تەطبیقکە ینی ئەکرێ تەنها بە قسەکردن بێ ینی مەبەستی راپۆرتەکەم هەر بە نووسرا ئاگادارکردنەوە دەکرێت بەزگو پێم گوتی عەجەلەی نەکەی چکان لە جاروێ ئینسان بەڕواڵەت شتێک لۆ دەردەکەوی تا دڵنیا نەبی ئەگە برادرت بوو لە یەک شوێنیشتان دەکرد فەرقی هەیە ئەگەر کابرایەک بوو مەسەلەن معلومات لەسەر هەبوو بەڵام دقیق نەبوو شتێکیە بەڵام دەشکرێت تەناگرێ وڵای من گومانێکم هەیە لەگەڵ کەسێک کە لەژێر دەستی ئیش دەکەی لێ گومانێکی وام هەیە تەناویستم بە ڕێزت ئاگادار بی سەرنج و تێبینێتەبی ئەگەر شتێکی وا ڕوویدا ئاگادار بە ئەوها دەکرێت واگە دڵنیاش بوو لەسەر ئەوەندەرێ لە ڕووی ئەخلاقیەوە دەبێت توی شەی بکەیت چونکە ئەو وەختا ئینسان زەنجە ئەمە نابێ وەکو ڕۆژئاوا تەمەشای پیشەی بکەیت پیشە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان هەیە بریتە لە وەکو ئەرک لەسەر شانمە و هەمان کاتیشدا مافیشە بەس ئەمە لاانە ئەخلاقیەکەی لەبیر نەکەین ئێمە مرۆڤین خوا بەرپرسە خوا بەرپرسیارەتی هێشتا سەر شانیمە بۆ ئەومەی ڕۆڵ بجێڕین ئەو دنیای ئاوادان کە ئەگە بیرت بێ هەلە بیداتی باسم کرد گوتم باشترین شت ئەوەیە کاتی لە سروشتی مرۆڤ دەگەی باسی مانە ژیانی لۆ بکە ڕاستە ئێمە کاسبین کا سەرچاوی ژیانمانە بەڵام بزانین شتێک هەڵەیە دەبی بڵێن هەڵەیە بەڵام چۆن دەرەی هەڵەیە ئەوە شتێکیکەیە دەبی وسلوبی ئازار بەوی نەگەینێ کەمترین ئازاری پێ بگا وە شتێکە تەنها ئینتقام و ڕوحی ئینتقامی تێدا نەبی ئەو شتانەبی دەکرێت ینی ئەو ئاکۆکارکێکی ئەخلاقی دەبێ ئاگاداری سەری خۆمان بکەینەوە کاک دکتۆر پرسیاری دیکەم هەیە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە ئۆنلاین داتەنی ئیسیکە پرسیاریکەشم هەیە لە دوای سێکشنەکان کە کاتی ڕێسی خۆتە بۆ نمونە شەوانە یان هەر کاتێکە ئەگەر بێت و جوابی مەسەلەن چارەسەر خوازەکە نەدەیتەوە ئایا ئانیسیکەڵە دەستخۆش بێ وڵی بە یعنی با شتێک لۆ باسکەم تەمان ئەی بە ئۆنلاین دەکرێت سکرینی پێدەگوترێت جە هەموو دەکرێت بە مۆبایلە بە بەرنامەیە نازانم بەچێ بۆ شتا ئەلکترۆنیەکان هەمووی دەکرێت بەڵام دەبی ئەویشان دووبارە ئەتوش بەشەری و دەبێ پابندی هەندێک یاسا و ڕێساوی ناکرێت پاش ئیلا حالەت نەبی ئەو حالەتانی کە حالەتی باورێن تەنگە تاویە تاریە وەکو فریاگوزاری ئەوە لەسەر شانتە ئەگەر ئەوانیان بەرپرس بی ئەوە ئیشێکە دەبێ بیکە مەسەڵەن حالەتی خۆکوشتنە بیرۆکەی خۆکوشتنە تەلەفۆن دەکا دەری حالەتێکی وایە دەتوانی هاوکاری بکەی ئەو شتانە ئەو شتێکی ئاساییەوە بەوە ئێستاش زۆر بەکاردێ یعنی ئۆنلاین زۆر بەکاردێ ئەوان شتێکی ئاساییە پرسیاری دووەمیشت لەسەر چ بوو بیرم نەما کاتۆ لە دوای سێکشنەکانە لە دوای ڕێسی خۆتە کاتی ڕێزی خۆتە بۆ نمونە ئەم کاتە ئەکرێت کە جوابی مەسەلەن چارەسەر خوازەکە نەدرێتەوە یان ئاساییە ئەبێتە ئانێسیکەڵ یان ئەجا دووشت هەیە لێرە کاکتۆر ئەگەر کەیسەکە مەسەلەن تون نەبوو بۆ شێ سوسایت و ئەوانە نەبوو ئەزانی ئاساییە بەڵام مەژغوڵتەکە ئەتو یەک لەو شتانەی کە تو ڕێنمایی کە دەبێت پەیوەندێکی متمانەی و دوو ئاراستەی خۆت لەگەر ڕێنمایی خوازەکەی دروستکەی ئەگەر زانیت ئەو وەڵام نەدانەوە کات لە کاتە سەر ئەو پەیوەندێ و کەساەتی کەسەکە پێی وایە تو ئیهمالی دەکەی ڕێزی ناگرین ئەجوابیتەوە بەڵام لە بیدات شتەی بگەینە چکواگە ئینسان لەسەرەتا زانی مەسەلەن ئەوە کاتی پشووە لە کاتی پشوو مافی خۆتە تو ئیسراحەتکەی ئەو شتانەی زانی دڵنیا بە ینی بە ڕێژەیەکی زۆر ئەو پرسیار لێ ناکە بەڵام ئەگە زانیشت کەساتێکی وایە کەساتێکی قەلەق و ڕاڕایە وا توش متمانە و متمانەی بە تو هەیە لە ناو هەمووان زیاتر دەتوانی وەڵامی دەیەوە بەڵام ئەوە لەبیر نەچی ینی ئەو یاسا و ڕێنمایی دانرایە بۆ ئەوی ئیشەکە باشتر بکە ئەگە زانین ئەو یاسا و ڕێنمایی ڕێگرە خۆ یاسا مقدەس نییە مەفروزە یاسا بۆ ئەوەی ژیانمان خۆشکە ئەگە زانیمان ژیانمان خۆش ناکە یاساکەی دەگۆڕین یاساکەی دەگۆڕین ئاساییە بەڵام لەگەر ئەوەشە دەبێ ئەوش ئەو شتانە بزانین تێی بگەینی
کەسەکە بزانی کە ئەوە مافی تو ئەویش چۆنە تو ئەو ئەرکی هەیە مافیە چێرک و مافت هەیە خۆشت باڵێن بڕیار دەدەی خۆت دەزانی دۆخەکە چۆنە ئەو کاتە دەزانی ئەگە زانیت کاریگەری سلبیە جوابیدەوە ئەگە زانیشت کاریگەری نییە بە ئوسلوبێکی جوان بڕیەوەندە پشووی شاڵە پاش پشوەکە لە خزمەت داما شتێکە دویست ئەمن هاوکاری دەکەم ئوسلوبەکە زۆر مهمە چۆن وەڵام بدەیەوە. باش مامۆستا سەلامت بیاخوا. ئەمن دەروناس سوئانە نیمە بەس تەڵەبەی قانونیم زۆر حەز دەکەم یعنی بتمەنە ئەو بابەتە حەز دەکەم ڕەبتەی زۆر لە بینی ئەو دوو بەشەی هەیە وای بەڕێ یاساییەوە بەڕێ ڕێوەڵا بەڵێ بزەبت ئەو زۆر جار ویستێتم کتێبی بکڕم گوتیتان ئەو کتێبە مەسەلەن زیاتر بیردۆزە و بە زمانێکی قورس نووسرایە و ئەتوو زەحمەت لێ تێدەگەی لەوە کە کەسێک کە لەناو ئەو بەشەیە یان خوێندکاری ئەو بەشەیە جامەست هیچ کتێبێک هەیە ئەوە بە زمانێکی ئاسان نووسرابێتەوە من ئیستیفادەی لێ بکەم. وەڵاهی ئەمە برادێکی خۆمان هەیە و تەلەبەی خۆمانە خۆشی بەڕێزە ناوی مامۆستا ماستەر هەیە لە کلینیکە سایکۆلۆجیک دو کتابی هەیە مامۆستا هەڤاڵە لە ڕانی حدودی ڕانی دادنشی کتابەکانی خراپ نییە توان سوودی دەوێت باز چارەسەری نەخۆشیە یان شوەژدانە دەرونیەکان دەکا و دکتۆر ئازادیش دو کتابی هەیە بەڕاستی دین و دەروونە لەسەر تەندروستی دەرونی هەیە کتابەکانیشی بەڕاستی ینی هەم ئەکادیمیە و هەم هەرزانیشە ینی وڵی کتابەکە بزان بە 2006 2500 زۆر هەرزانە نامێنی لە بازار کتابەکە کتابێکی چاکە ئەگە دەستکەوی ئەوانە بە ئوسلوبێکی زۆر سادە و خۆشی پرۆفشنالە لەو وای دکتۆر ئازاد عەلی بەشێک لە تەلەبەکان دەرسی بە گوتی و دەیناسن کتابەکان لە بۆ ئەوەی ئرکان بەڕێوە دەبا بنێری دوای ئەم بزانم کامێت کە نازانن تەلەبەکان زۆربیان ئەوانی نازانم چێ تێدا لەو گروپەی جەماعەتی کلینیکە سایکۆلۆژیان دەروونزانی بەشی پەرۆدە دەروونزانی زانکۆی کۆی ئەوانە زۆربەی دەیناسن و زۆر بەشیان کتابەکان هەیە ئەگەریش کەس نەبوو ئەوە ڕقەمەکەی من وەرگرا پەیوەندی پێ بکەم ئینشاڵڵا ڕسمی کتابەکان لۆ دەگرم و دەنێر تاوە دەستەکان خۆش زۆر سپاس. سلام کاک دکتۆر. سلام ورحمة الله وبركاته. کاک دکتۆر یەک پرسیارم هەبوو لێرەدا ئەتوگوتت دەبی زانیاری بە پێویست زانیاری ئاینت هەبی کە کاتێک نەخۆش دێتەکەنێت باشە ئەگەر نەخۆشەکە لە ڕووی ئاینیەوە لە تو زیرەکتر بوو چ حاڵەتێک باشە لەو کاتێدا بەکاری بیری ئەتو لەگەر نەخۆشەکەی وڵای جا ئەو وەختا ئەو دەفتەر ڕێنماییکانە تو دەبێ نەخۆش وڵای زین چۆنە خوا من ناڕێم ینی لە دین سیکە هەندە جاروەیە تۆ خۆت بە خۆت ینی بە خۆت سپۆڕی لەو بوارەی بەڵام سیکە سروشی مرۆڤ وایە پێویستە چۆن دەرێن مافیتی یەکێک ڕێنمایی بکرەوە ڕێنمایی بکرێت ئینسان هەر چەندە عالم بی کاریگەری یەکێک خۆ زۆر جاروێ مشتەکان دەزانی بەس کات یەکێک بەبیرت دێنیتەوە وا دەزانی هەر شتەی هەر نازانی لەبەرەوە سروشی مرۆڤ پێخۆش یەکێک ڕێنمایی بکە پێخۆشە معلومات یەکێک وەگری ئەگەر لە کەم تریش بی ئەتوو خۆناچی فێرە دینی بکەیت ئیشی تو ئەوە نییە فێرە دینی بکەیت با ئەو مەلاش بی چ مشکلەی تێدا نییە بەڵام خۆ تو ناچی فێرە دینی کەی فێرە عەقیدەکەی نا من دەرێم شارەزابە لە ڕۆلی دین مەسەلەن یەک لەو شتانەیە مەسەلەن چەمکی دینیە دەبێت سەبر و ئارام بگری پێ بڵێ کاکەوە ئیبتیلا و ئیمتیحانی خوایە تو عالم نی بەزەزانی ئەوەی ئەتو لەو ژیانەی خوای ئیبتیلات دەکات لێ دەبێت کە ئیبتیلای خوایە لۆ دەنێری لۆ ئەوەی پاکت کاتەوە خاوێنت کاتەوە حەسەنات زۆر بی گوناحان بشۆوانێ ئەو مەبەستم ئەو شتانەیە بەستمەوە نییە تو دەرسی فقه و عەقیدە و نەحو و سەرف و شتانە بێت مەبەستم ئەوەیە زیاتر سەقافەت و ڕۆشنبیری دینی هەبی مەبەستم ئەوەیە ناکات دکتۆر ینی هەبووە حاڵەت ینی کەسەکە زۆر زیرەک بوو لە ڕووی دینی حلم هەتا فەلسەفەش ینی ئەوەندە بە دوانی ئەگەر دابنیشی لە دیاری شتەکانت لەو باز دەکە و چارەسەریشت پێ دەرێ بەس کەچی هەر بەخۆی لەو حاڵەتەی دەرنات ناچی کەسەکە جا قەنەبی دۆخەکەی دیاری بکرێت چکان دەجاروەیە نەخۆشیەکەی کە هەیتی نەخۆشی نییە نەخۆشی عەقلیە ئەو حالەتانە ئەمە ناتوانین هاوکاریان بکەین بەڵام وەکوە پێشم گوتی یانی ئەمە هەدەفەکە لێراوە نیە ئەو با زانا و داناشبی مەسەلەن ئەمە بابەتێکمان هەیە ئەویشەوەی بریتە لە چۆنێتی هاندانی کەسەکە بە وەرگرتنی چارەسەری
ینی کابرا مەسەڵەن دکتۆرە پێ دەرێ وڵاتی بۆ منش لە ژانێک تێدرێ من چۆن هەما ینی قەناعەتی نایە ئینکار دەکات دەبێت و قەناعەتی پێبینی خۆ مۆزاکە پەیوەندی بە عیلمەوە نییە دیریش بە هەمان شێوێ شارەزا لە دین شارەزا لە فلانشت ئیشی تو بریتە لە بەکارهێنانی هەموو ئەو زانیاریانەی کە یارمەتی دەدن بۆ ئەوی پرۆسەی ڕێنماییەکە سەرکەوتوو بکەیت ئەو کەسەی کە خۆتوناچی بچێت سەردانی ماڕێ بکەی چی چارەسەر بکەی ئەو دێتەلات کە ئەو دێتەلات دیارە پێویستی بە تو هەیە لۆیە دێتەلات کە پێویستیشی بە تو هەیە ئەتوو دەبێت ئەو خزمەت گوزاری پێشکەش بکەیت دڵنیا بە ئەو ڕەنگە لە ڕووی دینیەوە شارەزابی بەڵام نازانی چۆن بەکاری بێنی بۆی بتوانانی چارەسەریەکەی پێشکەش بکەیت مەسەڵەن کابرا هەموو سیفەتێکی ئینسانی باشی هەیە وانە کابرا زانە دانا لەسەر خۆیە بەڵام خەم لە هەموو شتێک دەخوا ئەتوو چەمکەی بەسیتی فێدرێکاکە ئیشی تو ئەوە نییە مشکلی هەموو دنیای چارەسەرکە ئەتوو لە خۆت مەسوولی لەگەت چوار دەورەی خۆت یعنی ڕۆشنبیری تێتو هەیە دەبێ ئاگاداری خۆی خۆت دەبی خۆت ئیشی ڕێنمای کارتیە کێشەکەی پێدەناسێنی وە خۆشی بە خۆی دەناسێنی بۆ ئەوی بتوانی هەردووشیان چۆن بتوانن لەگە یەکتری بگونجێ لەبەرەوە پەیوەندی بەوەی دانێ کەسەکە چییە کەسەکە کە دێتەلات دیارە ناهاوسەنجیشی هەیە لێ دێتەلاتەوە تو هاوسەنجی بکەیەوە لەبەرەوە ئەوە پێویستی ینی ئەوە نییە کابرا زانابی یان دانابی و هەموو کەسێکیش ئەگەری ئەوەی هەیە کە تووشش لە ژانی دەرونی بی و هەمووشمان پێویستیمان بەوەی هەیە کە یەکێک ڕێنماییمان بکە ئەوە شتێکی تەبیعیە جاوە کەسێک ڕێنماییمان دەکات لەمە زاناترنی ئەوە کێشە نییە ئەوە کێشە نییە دەست خۆشبی پەیامەکەت گەیشت زۆر بەجانە سەلامەت دەستەکان خۆش مامۆستا بۆی بنارە و بابەتەکەی ئەوشە هاوڕێیان کاتەکەی درەنگی کردووە بە هیوای سود و کاتێکی خۆش مامۆستای بەڕێز ئەگەر پێشنیارێکیان تێبینیە کتێبێت بۆ ڕێکخراوەکەمان بفەرمون وەڵی هیوای سەرکەوتوتانەوە دەخوازم ئەوەندە ئینشاڵڵا بەردەوام بن لەسەر ئەو بابەتانە و من پێشنیاری شتێکەکەتانەوە دەکەم لەبەر ئەوەی باسمان کرد گوتمان ڕێنماییکردن فرەڕەهەندە لایەنی سیاسیە کەلتوریە ئاینیە هەندێک مامۆستاش بانکەن مەسەڵەن مامۆستای بەتوانەیە لە بواری شەریعە بە ئەوانش بێن قسەتان لۆ بکەن چونکە زۆر زەروریە هەندێکیان پسپۆڕی شەرنی هەر تەخەسوسی دەروونزانی و پەروەردەبی لە دەرەوەی ئینسان سیاست مەدار ئەوانیش بانکەن جار بەجار با قسەتان لۆ بکەم چۆن تێڕوانینیان بۆ تاکسیە کێشەکانی تاکسیە چۆن چارەسەر دەکرێت ئەوانە گرنگن هەر تەنها لە چوارچێوەی مەسوڕێنەوە چێ لە بواری پەروەردە و دەروونزانی کەسەکانی کەسبانکەن و هیوای سەرکەوتنتانەوە دەخوازم و ڕێز و حرمەت مێ لە هەمووتان سوپاسان دەکەم زۆر سپاس مامۆستاجان دەستەکان خۆش بیتن ئینشاءالله ئەو پێشنیارەی گوتیت ئینشاءالله دەخێنە بواری جێبەجێکردنەوە دەستان خۆش و کاتێکی خۆش هاوڕێ کاتێکی خۆش خواتان لەگەشت